بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم دیدارە تایبەتەدا قسە لەسەر چارەنووسی کورد بکەین لە دوای شەڕی مووسڵ قسە لەسەر ئەوە دەکەین کورد تا چەند لە ڕووداوەکانی ناو مێژوودا بەشداری لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکاندا کردووە لە ناوچەکەدا و دواتر لە پەراوێزا بینراوەتەوە دەپرسین ئایا کورد دەتوانێت بەشداریکردنی لە شەڕی مووسڵدا بکاتە کارتێکی سیاسی بەهێستاوەکو سبەینێوەکو زەخیرەیەکی مێژووی بەکاری بێنێ بۆ دروستکردنی دەوڵەتێکی سربەخۆ و گەیشتن بە سربەخۆی یەکجارێکی لە ڕووی یاساییەوە هەروەها قسە دەکەین لەسەر کورد لە پەیوەندیەکانی نێوان ئەمریکادا ئایا هەڵبژارنی دۆناڵد ترامپ و هەروەها بەشداری کورد لە جەنگی مووسڵدا کە ئێستا ئەمریکا خاوەندارێتی سیاسی و سەربازی جیهان دەکات کورد دەخاتە کوێی ڕووداوە گەورەکانەوە ئایا ئەمریکا هەژماری ئەوە دەکات کە کورد وەکو هێزێکی کاریگەر لە ناوچەکەدا بەشدارە لە جەنگی دژ بە تیرۆردا لە مووسڵ دواتر ئەمە وەکو کارتێکی سیاسی بەهێز بۆ کورد لای هێزە ئەمریکیەکان کاریگەری هەبێ ئەمانە کۆمەڵێت تەوەری سەرەکی بەرنامەی دیداری تایبەتمانە بە میوانداری بەڕێز دکتۆر عوسمان عەلی توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد و پەیوەندە نێودەوڵەتەکان خۆشحاڵ بین دکتۆر بۆ سازانی ئەم دیدارە و ئەم دەرفەتە منش پێ خۆشحاڵم و سڵاوێ بۆ هەموو بینەرانتان ئەگەر پرسین دکتۆر ئێوە وەکو پسپۆڕێ لە بواری مێژوودا ئایا کورد لەو جەنگانی لە مێژوودا لە ناوچەکەتا بەشداری کرد و ئەگەر هێزە لۆکاڵیەکان بە یاخود هێزە هەرێمایەتەکان و ئەو هێزە نێودەوڵەتیانی کە لە ناوچەکەتا هەبوو بووە بە بەشێکلەیەکە لە هێزەکان یاخود دابەش بوون بەسەر هێزەکانە یعنی بەشداری کردووە لەم لە جەنگەکانی نێوانیانە کەوتوتە کوێی ئەو ڕووداوانەوە بە ئەزمونونەکانی مێژوو بەڵێ بسم الله الرحمن الرحیم بە شێش گشتی ینی کە باسی مێژووەکەین ئایا چی مێژووێک ئەگەر باسی مێژووی کۆن بکەین یعنی کورد با بڵێن لە وەختێکا لەگەڵ بابلیەکان 1612 پێش میلادی وەکوڵی هاوپەیمانێتیەکە ئەتوانێت ببێتە هێزێکی زۆر بەهێز دەوڵەتی میدی ئەبێتە دەوڵەتێکی هەموو ڕۆژەڵاتی ناڕۆست ئەمە نمونەیەک دوای دێنە با بڵێن وەختی سەدەی با بڵێن شازدەیەم لە سەدەی شازدەیەم لە دوای شەڕی چاڵدێران هەمان شت کورد دەرەچێت لەو شەڕە بە هێزێکی زۆر وەکو بەقوتەوە مەتەن لە دوای شەڕی چاڵدێران هەرچەندە زۆربەی مێژوو نووسانمان بە خەڵاڵێن ئەمە یەکەم دابەشکردنی کوردستانە وانە لە حەقیقەتدا کوردستان بەلێ شەڕی مێژووی چاڵدێران هەر دوو بەش بوو با بڵێن ئەو کوردستانی ڕۆژهەڵات دائیمە سەر بە وڵاتانە بوونە کە لە ئێران بووە لەبەرەوەی مێژوەکەی ئاوا هاتووە اینجا بابینە دوای شەڕی چاڵدێران دوای شەڕی چاڵدێران ئێمە حەفدە میرنشینمانەیە 5 حکوومەتی سربەخۆی کاملمانەیە ئەمانە بە هەموو هینێکەوە بە هەموو پێوەرەکە و دەوڵەت بوونە اینجا دوایی لە 1555 اتفاقی ئاماسیا کرێ لەو پەیماننامە بەڵێ کورد بۆ یەکەم جار وەکو بڵێ ئەخرێتە قەراغەوە یعنی فاکتەرێک نییە لەو یان هیچ سوودێکی لەوە نەبینیوە اینجا بابینە دوای مێژووی ئەمڕۆ باڵێ مێژووی سەدەی بیستەم لە سەدەی بیستەم دوو نمونەی زۆر زەقمانەیە ئەو یەکەم لە کۆماری مەهاباد لە کۆماری مەهاباد کورد باڵێن کارتێک بوو کاردێک بوو هین بەکاری ئێنا رووسیای سۆڤێت بەکاریانێنە دژی حکوومەتی ئێرانی تاوان بەس کورد نەبوو کۆماری ئازەربایجان دیموکراتیش بەڵام کە دوایی ئیتفاقیەکی نەوپەیمانەمێکی نەوتیان نووسیەوە لەگەڵ قەوام سەڵتەنە لە تاران سەر لە نوێ کورد هەر خراە پەراوێزەوە هیچ گرنگێکی نەبوو ئەمە کورتبینی وەکو بڵێ سەرکردایەتی کۆماری کوردستان بوو لە مەهاباد ئەوش قازی محەممەد کە بەڕێز کە بەڕاستی بە بۆچوونی من لە کتێبەکەشم باسم کردووە ئەبێ بەلەوەی وەکو بڵێ پەیوەندی با بڵێن قەوام سەڵتەنە لەگەڵ سۆڤێتا بگاتە ئەو دەرەجەیە قازی محەممەد دەبێت لەگەڵ ئینگلیزە و یان لەگەڵ ئەمریکا پەیوەندێکی بکردە چونکە بە هیچ جۆرێ کۆماری کوردستان کۆمارێکی سۆڤێتی نەبوو بەڵێ کۆماری
ئازەربەیجان کۆمارێکی شوعی بوو یعنی سەر بە سۆڤێت بوو بەڵام کۆماری کوردستان وانە بوو ئەلەوێ لە دیپلۆماسیەتە قازی محەممەد کەوتو بە دواوە دوای هەستیان پێکرد کە هەستیان پێکرد ڕۆزڤێل دێت قازی محەممەد دەڵێ ئێمە شوعی نین ئێمە علاقەمان بە سۆڤێتەوە نییە ئێمە کۆمارێکین بۆ یعنی ئەمانەوێ پەیوەندی لەگەڵ ئێوەش بکەین بەس لەو کاتەدا ئێران بە تایبەتی قوام سەڵتەنە تەواو غەربی ئیقناع کردو بۆ ئەمانە داردەستەی وەکو بڵێ سۆڤێت نمونەی دووەم دوونەی دووەم ئەو 1975 ئەو شۆڕشی ئەیلولە کە دوایی ئینتیهاکە با بڵێن لە 72 سەدام پەیماننامە ئەنووسێت لەگەڵ سۆڤێتە پەیمانەمێکی استراتیجی بۆ کاری هاوبەش لە هەرێمەکە پێش ئەوە مەلام سەپای بارزانی خواڵی خۆش بوو ئەو پەیوەندیکی هاوسەنگێ بوو لەگەڵ سۆڤێت و لەگەڵ ئەمریکا بەڵام سەدام پێشکەوت و بەرژەوەندێکی زۆریدا ئینجا لەیرە کورد لە سەرکرداتی شۆڕشی کورد ئەتیمادی کردە سەر ئیسرائیل و ئەمریکا بە شێوەیەکی گشتی ئالەو کاتەدا لە 72 هەتاکو 74 ئێمە ینی بۆ خوێندنەوەی من بۆ مێژوو هەرچەندە سەدام یعنی بەڕاستی ڕاستگۆ نەبوو لەگەڵ شۆڕشی کووردا لەگەڵ سەرکردایەتی کووردا بەڵام سەرکردایەتی کورد ئەتیمادی سەرەکی کردە سەر بەڵێنەکانی شاه و ساواک و ئەمریکا اینجا کە دوایی پەیماننامەی جەزائیر نووسرا 1975 ئەو کاتەدا کورد سەر لەنێ پەرایز کە چکە و حتا بەرزایی نامەیەکی نار بۆ هێنری کیسنجەر وتی کاکە بۆ وامان لێکەن ئێمە دۆستی ئێوەین ئێمە ملەتێکی نەوە هەر کیسنجەر وڵامشی نەداوە دوایی کە لە کیسنجەریان پرسی لە کۆنگرس لە 1970 لە کۆنگرس لیان پرسی تو بۆ وات کرد بۆ ئەو ملەتت وا قوڕ بەسەر کرد و یعنی لە وەختی پێویست تێشت وتی کاکە ئێمە بەرژەوەندی ئەمریکا وا پێویستی کرد ئەو کاتە ئێمە یارمەتی کورد بدەین وەکو کارتێک لەبەرەوەی عێراق سەر بە سۆڤێت بوو و ئێران سەر بە ئێمە بوو ئێمە یارمەتی حەلیفەکەماندا نەک ئەوش ئێران بوو نەک کورد باڵە ئێمە ئەگەر لە هەموو ئەزمونونەکانی مێژووە باز لە کورد بکەین ئایا ئەمە لە ڕووی سایکۆلۆژیەتیشەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ کورد هەمیشە بۆ خۆش باوەڕێ هێلکەکانی خۆی خاتە سەبەتەی نێودەوڵەتیە هێزە گەورەکان و هێزە ئیقلیمیەکان یعنی ئەتوانین بڵێن تا ڕادەیەک ئەمە وەکو بڵێ ناسەرکەوتنی دیپلۆماسیەتی کوردیە ئێمە دیپلۆماسیەتی کوردی یان بەڕاستی لە دوای شەڕی جیهانی یەکەم بەڕاستی دیپلۆماسیەتێکی زۆر سەرکەوتونە بووە کاکە هین ناوچێ باوا بڵێن شێخ عوبەیدوڵای ناری لەگەڵ هەموو لایەکە پەیوەندی کرد لەگەڵ دەوڵەتی عوسمانی بە سوڵتان عەبدولحەمید وت جەنابی من خادمی تۆم من دژی ئێران شەڕەکەم لەگەڵ ئەرمەنەکانی کۆکردەوتی کاکە من ئەم شۆڕشە دژیەوە نییە لەگەڵ قونسڵە بریتانیەکان پەیوەندی کرد وتی کاکە ئەم شۆڕشە بە هیچ زۆرێ دژی بەرژەوەندی ئینگلیز نییە یعنی ئەوەی شێخ عوبەیدوڵای نەهری سەرکەوتو وتیای بەداخۆ شێخ سەعیدی پیران و حتا دوای با بڵێن سەدەی شەڕی جیهانی دووەم قیاداتی کوردی پێشمەرگەی ئازامانە بووە شەڕی باش کرا و ئەمانە کرا بەڵام لە دیپلۆماسیەتدا دیپلۆماسیەتێکی باشمان نەبووە و بەداخۆ ئەمڕۆژ هەمان شت ئێمە مەرکەزێکی دراساتی ئەمنی قەومی کوردیمان نییە ئێستا ئێمە مستەڵەحی ئەمنی قەومی با بڵێن ئاسایشی نەتەوەیی مرکزی نییە ئەو تعریفی کە 1 2 3 4 ئەوێ حتا سیاسەتەکانمان بە جۆرەی ئەوە بێ ئایا ئەمە نەخوێندنەوەی واقعەکەیەوە بەر لەوەی پلان و استراتیژیەت نییە بۆی کە تۆ کە کورد بەشداریەکە یا ئەچێتە پێشەوە لە هێزێکی نێودەوڵەتی یا ئیقلیمی بیر لەوە ناکاتەوە وەکو دانووسان شتێک کە ئەدا شتێکش بسەنێوەری بگرێت بەڵێ من ئەتوانم بڵێم ئێمە زۆر بەڕێزەوە من ئەڵێم بەڕاستی هەموو لایەنە کوردەکانی ئەمڕۆ دڵسۆزی کوردن و یعنی بەڕاستی خەباتەکەن بۆ کورد هەموو لایەنەکان بێ ئێستێتمە بەڵام ئەوەی جەنابەت ئەڵێی زۆر ڕاستە ئێمە دیپلۆماسیەتێکی سەرکەوتومان نەبووە هەر نمونەیەکی گچکاڵێم ئەوە لە بابگەڕێنەوە بەیانی 11 ئازار بەیانی 11 ئازار
کە سەدام هات بۆ ناوپردان لەگەڵ مەلا مستەفا قسەی کرد وتی چیتە وتی بابەت دەرکردنی ئەسیرەکانمان و بەندی خانە ئەوانەی کورد گوندەکانمان سوتا و حێسارێک قسەوتی نا ئێوە پێویستان بە ئۆتۆنۆمیە سەدام بە بەرزانی وتی ئێوەستان وتی بەرزان وتی بەڵێ ئەڕۆڵە ئێمە حقیقەت وایە کە باسی ئۆتۆنۆمی کرا سەدام یەکەم شت بسەری ناسەرکەوتن چەندێ وەکو بڵێ ناشارەزایی بەیانەکە تەوقیع کرا یەکەم جار کە هاتە جێبەجێکردنی بەیانەکە 4 ساڵی بۆ دانرابوو شتێک بەندێکی تابوو کە ئەوش جێبەجێکردنی چی هەرێمێک چی شارێک ئەبێ بەشێک لە هەرێمی کوردستانی ئۆتۆنۆمی سەدام ئەلەوێ بردیەوە وتی کاکە هینێکەکەین ئەو منطقەیە تهدید دەکرێت دوای ئەحسا سەرژمێریەکەکەین ئەحسا ئەوەی موعدەکەی دانەنە چونکە سەدام هەدەفی خۆی بوو ئەمە نمونەیە بەپلانەوە سەدام ئەو نقطەی غامز جێشت اینجا دێنە نمونەیەکی تازەتر کە چەند دیبلۆماسیەتی کوردی بێ ئەزمونە بێ یعنی سەرکەوتونە بووە لە نووسینی دەستوری عێراقی لە 2005 ئەمریکیەکان نەگەڵمانە بوون بەڕاستی ئەمریکیەکان تا ڕادێک نەگەڵ کووردا بوون زۆر ئاواتەکانی کوردیان ئەویان میس بخەنە عێراقیەکان شیعەکان بە تایبەتی زۆر زیرەک بوون کورد ئەیویست بەندێ بخاتە ناوی ئەوش ئەو بەندەش ئەوەیە کە ئەبێ مافی ئەوەی هەبێ ئەگەر عێراق دیموکراتی نەبێنێ فدرالی نەبێنێ حەقی با بڵێ دەرچوونی هەبێ لەم وڵاتە حەقی ئەوەی هەبێ کە ڕێفەراندەم بکە لەم وڵاتە بمێنێ شیعەکان نەیانێش اینجا بەداخەوە لەو کاتە مام جەلال و کاک مەسعود و بە یارمەتی ئەمریکیەکان ئەیانتوانی ئەو بەندە بکەن بۆ نمونە ئەمن ئەمە ئەڵێم چەند جار وتمە لە کەنەدا ئەینی گیرروگرفتێکە پێڵێن کوبێک و حکوومەتی کەنەدی کوبێک فەڕەنسین لە سەتا ڕاژەیان تقریبا لە 120 شعبی کەنەدیە لە نووسینی دەستوری کەنەدی 1961 بەندێکیان داناوە ئەلێ هەر 4 ساڵ جارێک خەڵکی کوبێک حەقی هەیە ڕەفەرەندەمێک بکە ئایا بمێنێتەوە لە ناو کەنەدا یان نا کورد یعنی لە دوای لە 2005 ئەیتوانی ئەم هینە بکە ئەم بەرگەیە بخاتە ناو دەستوری عێراقی نێست ئێستا لەبەر ئەوەیە عەبادێڵێ فەرموو بڕۆن ڕەفەرەندە بەڵام شتێکی قانونی نییە حەقتان نییە دەولیان و هیچ دوای کورد هەوڵیدا عێراق لە ژێر بەندی حوتەمی هین بوو مەجلس ئەمن وشیان زێباری و مام جەلامانە عێراقیان دەرکردەوە بەندە بۆ دەریەکەی ئەگە دەرنەچوایە کورد ئەیتوانی سەر لە نوێ ئەمڕۆ پرسەکەی پرسی ڕەفەرەندەم بباتەوە مەڵ متحیدە کورد ئێستا چوەتەوە ناو هاوپەیمانێتێکی گەورەی ینی هێزێکی گەورەی دنیا هێزەکان دێن بەرامبەر هێزێک شەڕەکەن بڵمە لە مووسڵدا کە پێوتری هێزی داعژیا ئەوەی پێوتێ هێزی تیرۆر جەنگی دژی تیرۆرەکە ئایا ئەمە کارتێکی بەهێزی سیاسی نییە جیاواز لەو هێزە یاسایی کە تۆ باسیەکەی لە عێراقا کورد بتوانێت ئەمە بەکاربێنێ بۆ ئایندەی خۆی وەڵڵاهی هەمسان ئەڵێمەوە هەمان هەڵەکانی کۆماری کوردستانی مەهاباد و شۆڕشی ئەیلول و ئەو کاتەی نووسینی دەستور هەمان هەڵەمانتیە چوینە ناو شەڕی مووسڵەوە بێ ئەوەی هیچ گەرانتێک وەربگرین لەبەرەوەی ئەمریکا بە تایبەتی ئیدارەی ئۆباما پێویستی بوو مووسڵ دەربچێت مووسڵ داعش دەرکەن لە مووسڵ کاک مەسعود بارزانی پاسی داوای کرد سەرۆک و سەرۆکی هەرێم داوای کرد شتێکە بێت کە دوای مووسڵ بە کورد چێ درێ یان چارەنووسی مووسڵ چێ بێ بەڵام عێراقی شیعەکان بەدەست ئەوەیان ڕەفز کرد لەبەرەوەی قبوڵی کرد ئەوەی کرد بۆچی قبوڵی کرد بەداخەوە ئەڵێم شتێک هەیە زۆر جار حتا لە دوایی با بڵێن 1970 قیادەی یەکێتی نیشتیمانی ئەچێتە مفاوەزات لەگەڵ سەدام لەبەر ئەو کاتە ترسی ئەوە هەبوو ئێران بتوانێت من ئەمە نمونەیەک ئەڵێم ئەو کاتە لە بەرژەوەندی کورد نەبوو بچێتە مفاوەزات لەگەڵ ڕژێمێکە لە ڕووخاند بوو بەڵام غەرب وایەکە ئێمە قیاداتی کوردی زۆر جار لە مێژووە زۆر نمونە هەیە یعنی بەڕاستی ئێمە زیاتر بە بەرژەوەندی وڵاتانی دەرەوە کارەکەی نەک بەرژەوەندی باشە دکتۆر کورد ئەوە پێشمەرگە موچەی بۆ بێ لای ئەمریکا و موچەی نۆمانگی بۆ دابین بکرێ و چەک و تەقەمەنی پێ بدرێ و بتوانێت بە فیشەک و بە باروتی هێزە نێودەوڵەتیەکان هێزێکی مەترسیدار لە سنوورەکانی دوور بخاتەوە بۆچی دەستکەوتی نییە بە بۆچوونی من زۆر بەڕێزەوە ئاڵێم
من ئەلەوە ڕایەکی زۆر جیاوازم هەیە تۆ هێزێکی مەترسیدار دەرەکەی داعشی دڕندا کە زۆر دژمنی کووردە بەڵام کێدانەی لە مووسڵ کێدانەی لە دەور و پشتی هەرێم ئەوش هێزێکە بە هەمان بیر و باوەڕ دژمنایەتی ملەتی کوردەکە ئەوش هێزی حەشدی شعبیە هیچ بە بۆچوونی من لە مەترسیداری تێدا هیچ کەمتر نییە لە داعش هیچ کەمتر نییە و ئێمە چوینە ئەو شەڕەوە وەکو شەڕەکانی بەڵام پێدوانە هیچەوەی گەرانتێک وەرگین بۆ دوا ڕۆژ پێدوانیە و هێزە نێودەوڵەتیانە دوایی بێندا کۆچی لە ئێمە بکەن لە بەرامبەرەوە ئێمە ئەمڕۆ چاکەمان کروان ژوەفایەکمان بدەنەوە اینجا باوا بڵین هەروەکو لە کۆماری کوردستان لە مەهاباد چاکەمان نەدراوە لە شۆڕشی ئەیلول نەدراوە ئێمە دوو فرقەی عێراقیمان لە هەفتاکان لە کوردستان گردبوو نایانتوانی بچنە سووریا و شەڕی فەڵەستین و ئوردن لە بەرژەوەندی ئێران بوو لە بەرژەوەندی غەرب بوو بەڵام چی پاداشتێ دران هیچ نەدراین لە 75 ئەمریکی کەسنجەر لە ژێرەوە بە شایوت ئەو پەیمانەمەی جەزایر نووسە ئەمڕۆژ ئێمە هیچ گەرانتیەکمان وەرد نەگردووە لە دوای مووسڵ بۆ کورد چیتیایە معاشی پێشمەرگە هەموو شتێکە بۆ ئێمە جاشین بۆ ئێمە جاشێکی دەولین ئەمڕۆ شەڕی داعش بکەین باشە شەڕی داعشەکەی چی بەرژەوەندی تۆیتیایە بەڵێ هێزێکی دڕندا سەر لە نوێ ئەڵێمەوە ئێمە داعشمان لادا بەڵام هێزێک دێنین ئەو منطقەیە ئەو هێزە لە دوا ڕۆژە شەرعیەتی هەیە کە داعش نەیبوو دەبابەی هەیە کە داعش نەیبوو تیارەی هەیە کە داعش نەوەی شەرعیە دەولی هەیە کە داعش نەیبوو ئەڵێ من ئەچمە وڵاتەکەی خۆم ئەمە جێشێکی عێراقیە حەقەیە بچێتە هەولێر حەقەیە بچێتە سلەیمانی ئەمانە مجرد بەڵام ئێستاکە ئەوتری هەرێمی کوردستان لە قەیرانێکی دارایە ئەمە هاوکاریکی باش نییە بۆ پێشمەرگە و بۆ کورد کە ئەمریکا بێ لە ڕووی داراییەوە مافی پێشمەرگە دابینکە و مەینەتیەکی تر لە کۆڵی کوردکە و لەم قەیرانە ئینقازی کات ئەوەن بە بۆچوونی من هیچ پێویستمان بەوە نییە کوردستان ئەوەنە شتی هەبوو کە بتوانێت مەعاشی پێشمەرگەی خۆی بدا هیچ بە پارەی ئەو قسەی ئەوترەیە زۆر جا باسی دەوڵەت و سربەخۆیی یەکرێت ئەمەی ئەم قسانەی تۆ کە ئەوەندە نائومێدی وەکو مامۆسایەکی توێژەرێکی بواری مێژوو کە نائومێدی بەرامبەر بە وەکو کورد استراتیژێت و سیاسەتێکی سەرکەوتوی نەبووە لە مێژوودا و لە ئێستاشدا بەرامبەر بەو هێزانەی کە هاوپەیمانی لەگەڵاکردن و هاوکاریەکەن ئەمە بۆ ئەوەش ڕاستە کە ئێمە ناتوانین هیچ ئومێدی هەڵچنین لەسەر ئەوەی کە بۆ ئایندە و دوای شەڕی مووسڵ ریفراندۆمێ بکرێ بۆ سربەخۆی و گەیشتن بە مافی خۆمان لە ڕووی یاسایە و ئێمەش بتوانین لەنەرتەوە یەکگرتوەکان بۆ خۆمان تابلۆیەکمانە بێ و ئاڵایە هەڵبین بەڵێ یعنی هیچ گومانیتیانە ئەو قوربانیانەی پێشمەرگەدای ئەمڕۆ لە ئەوروپا و لە تا ڕادێک لە ئەمریکا خەڵکی و سیاست مەدارانش وەکو ئەی خوێنمەوە لە ئەعلام زۆر بەڕێزەوە باسی ئەو قوربانیاکەن بەڵام تەرجمەی ئەم قوربانیانی کە کوردێکە دوایی لە ڕنگ بداتەوە لە سیاسەتی دەرەوەی ئەم با بڵێن وڵاتە ئەوروپیەکان و ئەمریکامە بابەتێکی ترە یعنی ئەوش بەداخەوە من ئەڵێم هیچ گەرانتیەکمان وەرنەگردووە بۆ دوا ڕۆژ کاکە با نمونەیەکی تر بدەمێ لە بۆ دامەزراندنی لە دوای دامەزراندنی حکوومەتی عەبادی سەر لەوێ ئێمە هەمومان لەم کوردستانە ئەزانین ئەحزابی کوردی چووە ناو حکوومەتی عەبادیەوە بێ هیچ گەرانتێک لەبەرەوەی اجتماعێکیان کرد لە سلەیمانی لەوێ سەفیری ئەمریکا وتی بڕۆن لە وەختێکە کە چوونە ژیرەوە یعنی پەرلەمانی عێراقی ئەوەنە کورد بە چاوێکی کەمەوە سیر کرد هەر چاوەڕێی وەفدی کوردیشی نەکرد مالیکی وتی بەردەوام بن هەرچەندە کورد ناتە بەردەوام چاوەڕێیان مەکەن یعنی بۆچی ئێمە ئەومان کرد ئێمە لەبەرەوەی ئەمریکا شتمان پێڵێ بکرد بەڵێ لە بەرژەوەندی کووردە لەگەڵ ئەمریکا ئیش بکە بەڵام ئیشەکەی لەگەڵ ئەمریکا شتێکش وەرگرە بالمقابل ئێمە ئەڵێم دیبلۆماسیەتمان دیبلۆماسی سەرکردایەتی کورد دیبلۆماسیەتێکی کارا و سەرکەوتو و دووربین نەبووە ئەسە لە ڕووی یاسایەوە بۆ نمونە کورد بەر لەوەی بچێتە جەنگی مووسڵەوە یعنی چی بکردایە وەکو میکانیزمێکی سەرکەوتوو بۆی بگا بە مافی خۆی یا بگا بەوەی کە شتێک وەربگرێ بۆ خۆی بڵێ لە ئایندا ئەمە قازانجی من بوو لە بەرامبەر ئەو هەموو قوربانیە پێشکەشم کرد کاکە مامۆسای بەڕێز بەلە کورد بچێتە ناو ئەم شەڕەوە دیبلۆماسیەتێکی مکەتەفە و چەندەها وەفدی ئەمریکی و کەنەدی و چەندەها وەفدی بریتانی هاتنە هەولێر و چوونە بەغدا بەڵام لە ئەخیرە بەداخەوە
کورد ئەو مەرجانەی خۆی بوو یەکێک لەوانە بابە وەرە ئێمە گەرانتێک وەرگین لە حکوومەتی عێراق مادەی 140 جێبەجێکین ئەمە ئیتوانی داواکمە بەندێکە لە دەستور ئەمە داوا نەکرا یەکێک لەوانە ئەو کێشانەی با بڵێن کێشەی ئابوووریەکان لە بین ئێمە ئەوانە یعنی وەفدی کوردی کە چووە بەغا عبادی بە شێوەیەکی گشتی قسەی کرد وتی هیوادارین بە زووترین کات ئەو گیرروگفتانە هەمووی حەڵکەین بەڵام لەبەر چووکە لە بەرژەوەندی خۆیان بوو با بڵێن ڕۆلی پێشمەرگە لە شەڕ عینی ڕۆژ لە جنەکە دانرا کە پێشمەرگە چی بکە بەڵام هیچ تێدا نەدرا میکانیزمێک کە چۆن مافەکانی کورد ماپە ڕەواکان ئەوانەی مەسلەی مادەی 140 مەسائل ئابوووریەکان هیچ شتێک ئیتفاقیە نەکرا پێشتر باسی حەشدی شعبیت کرد یعنی بەڕای تۆ کە ئەم هێزە دانراوە ئەم هێزە و تەوقیتێک وایە هەموو ئانوساتێ لە تەقینەوەیە بەرامبەر بە کورد یا مەترسی ئەوە هەیە لە ئایندا لە دوای ئەوەی کە بارودۆخکە ئاسایی بۆ ئەو هێزی داعش دوورکەوتەوە لە ناوچە سنووریەکانی کوردستانەوە لە مووسڵ نەما یعنی بەغدا مامەڵەیەکی دیسان دیکە کاتەوە لەگەڵ کووردا و دۆخەکە لە ئێستا قەیراناوی ترەبێت واللهی مامۆسای بەڕێز ئەوە قسەی من نییە قسەی خۆیانە قەیس خەزعەلی هەموو هەفتەیە بەلێستە وتی دوای داعش ئێمە گەورەترین کێشەمان لە هەرێمە یعنی داواکەن ئەمە نەک بەس قەیس خەزعەلی کە سەر بە مالیکیە و سەرکردەی تقریبا 10,000 چەکداری حەشد شعبیەکات هەر ئەم نییە عەبادی تەسریحێکیە ئەڵێ ئەبێ پێشمەرگە لەو ناوچانەی کە لە 2014ەوە دوای لە داعش وەرگیراوەتەوە لە مەنتقە کوردەکان ئەبێ لێی بکشێتەوە بەڵام کورد ئەبێ ئەمە وەرە من ناچمەرەوە ئەم شەڕەوە حتا عەبادی ئەم تەسریح نەگۆڕێ نەیکرد یعنی من ئەڵێم ئەگە حکوومەتی عێراقی لەو پڕی زۆعفەوە ئاوا قساکاتین بەڵێ ئەمڕۆ جێشی شعبی حەشدی شعبی ئێستا لە غەربی مووسڵە لە ڕۆژئاوای مووسڵە بەرەو ئەو منتقەیە ڕوا بەرەو لای سنجار لەگەڵ سنجارە لەگەڵ حەشدی شیعە و قوواتی یەپەگا یەکیان گرت بەڵێ هەر لە دوای شەڕی مووسڵ ئەمە بۆ چوونی من نییە ئەمە بۆ چوونی ڕۆبرت فسکە کە نووسەرێکی برۆتانی زۆر شارەزای ڕۆژهەڵاتی ناوڕاستە ئەلێ شەڕی لە دوای داعش یەکەم لە مووسڵ یەکەم شەڕ لە سنجار و ئەو منتقای بێت دژی حکوومەتی هەرێم اینجا هەمان ئەو هێزەی کە بەرەو ڕۆژاوا ڕوە دووەم شەڕی لە تووز و داقوق و ئەبانەوە دێم بەرەو کەرکووک جەبهەی سێم بەداخەوە ئەمە زۆر با بڵێن ئەمانە معلوماتی استراتیژی تۆ باسییانەکەی ئەمە پێشبینی بەڕاستی ئەمە هیچ ڕئی من ئەمە لە عەلامی غەربی باسەکرێ لە عەلامی ئەمریکی باسەکرێ ئەو هێزەی ئەمڕۆ بەرەو غەربی مووسڵە ڕوا لە دوای شەڕەکە بەرەو حەسەکە و دێرەزور و دژی یەپەگە شەڕەکە چونکە یەپەگای ئەلانی فیدرالیەتی کردووە حکوومەتی بەشار ئەسەد وتی ئەمە بە هیچ جۆرێ قانونی نییە ئەمە قبول ناکەین و ئێرانیش وتی ئەمە قبول ناکەین و ئەم حەشدی شعبیە بە تەوجیهی ئێرانیە جوولێتەوە کەواتە هەموو ئەمانەی تۆ باسیەکە هەموو ئەمانەوەکو گەلە کۆمەیەکی وایە لەسەر کورد بە حەشدی شعبیەوە بە حکوومەتی سووریەوە بە ئەمریکاوە کە ئاگادارە بەڵام من ناوبڕێ وەرەگم دوای ناوبڕەکە وەڵامی پرسیارەکەم بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان دووبارە سڵاو دکتۆر بەر لە ناوبڕەکە هێمان بۆ کریانی کەواتە گەلە کۆمەکیەکەیە ئێستا لەسەر کورد بەڵام کورد هێشتا هەستی پێ نەکردەوە بەڵێ ئەتوانم بڵێم بەشێ لە تەرەفێکی کوردی کە من لیان نیم من بەشێک نیم لەو تەرەفە ئەوش پارتی ئاگاداری ئەوەیە یعنی من ئەمە ناڵێم پارتی لە هەموو شتێ ڕاستە بەڵام بە بۆ چوونی من کاک مەسعود بەرزانی ئەلەم شتەدا زۆر بە جوانی خوێندێتەوە و هەر کاک مەسعود بەرزانی نیە ئەم شتیان باش خوێندێتەوە ببوورە دکتۆر بەڵام پێ دوانە ئێستا هەر بۆ خۆی خۆ ئەوە بە حساب بەرپرسایەتی یا سەرۆکی یەکەمی هێزە چەکدارەکە ئەم سیاسەتەی کە ئێستا لە کوردستانە هەیەەوە ئەو مامەڵەی کە ئێستا لەگەڵ عەبادیە جەناب وەکو توێژەرێک گلەی لێ یەکەیت هەر بۆ نمونە خۆ ئێستا کێیە هەر ئەوان ڕابەرایەتیەکەن و ئەوان ئەم ماشینە ئەم ماشێنەیان خستۆتە ڕێ ینی شۆفێرەکەی کێیە خۆ کێ بەرپرسیارە لێ ینی بەڕاستی لێرەش ئەبێ ئینسافمان ئەبێ ئینسافش ئەوەیە ئەبێ ئەوە بڵێیت
کاک مەسعود بەرزانی لە ژێر فشارێکی زۆرە لەلایەنەکانی تری با بڵێن زۆنی زەردەوە کە ئەم ئیشە بکەن کە ئێمە حەلمان لە بەغدایە ئەوش لەژێر ئەو فشارەوە چووە بۆ ئەوێ و طبعا بەڕای من ئەو هەڵەیەلەوە یعنی بە هیچ جۆرە ئێمە حەلمان لە بەغدانی عەبادی کەم کەس ئەم حقیقەتە ئەزانێ عەبادی لە وەختی مالیکیە مەسئولی لجنەی مالی بوو لە پەرلەمانی عێراقی ئەو ئەیوت پارە دکتۆر یعنی بۆچی حەل لە بەغانی ئەگەر ئێمە ئەو دەستوورەی کە خۆت هێمات بۆ کرد و مادەی 140 تیا دەستورێکی یاساییە بەپێی ئەو دەستوری ئێمە لە چوارچێوەی عێراقین و حەلمان لە بەغدایە پێم خۆش نییە بەرنامەکەمان ببن بە تەوەرێکشا بۆچی یعنی حەلی ئێمە لە لای بەغدانی لە کاتێکە هێزێکی یاسایی پشتگیریەوە کە ئێمە لە چوارچێوەی عێراقا بین بەڵێ طبعا ئەگەر لە عێراقێکی دیموکراتی بین ئەگەر زمینە دانرابێ بۆ جێبەجێکردنی مادەی 140 بەڵێ ئێمە لەم زۆرفەدا زۆر هەموو ئیشەکان منەمێ باسی گەلە کۆمەکەشم بۆ ئەو گەلە کۆمەیەکە لەسەر کوردەیە بەڵێ من ئەڵێم ئەو گەلە کۆمەی لەسەر کوورد دەکرێ مامۆستا زۆر بەڕێزەوە ئەڵێم من بە هیچ زۆرێک دژی مەذهبی شیعانیم زۆر لە شیعا بینم بە گوێرەی دڵما و من خۆم زۆر متەئسرم بە شۆڕشی ئیسلامی لە ئێرانە بەڵام من ئەڵێم لێرە سیاسەتێکەیە لە جمهوریە ئیسلامی بەرە و فراوانخوازی لەو فراوانخوازیەدا کوردستان پردێکە ئەبێت داگیر بکرێ هەتاکو بگەنە سووریا بگەنە با بڵێن بەیروت اینجا گەلە کۆمەکە ئەوەیە لەسەر کورد نییە بەڵکو کورد بەشێکە وڵاتی کورد ئەبێ بگیرێ بەڵام دکتۆر خۆت لە بەرامبەر ئێرانیشا هێزێکی دیکە ئیقلیمی هەیە لە کوردستانە مانۆڕێکی سیاسی و مانۆڕێکی ئەوەی کە پێوتێ مخابەرایەتی ئەکا بۆ ئەوی کە بتوانێت لە ناوچەکەش نەفوزی خۆی فراوانکە یعنی هەر کۆماری ئیسلامی ئێرانی هێزی دیکە شێ لە ناوچەکەدا بەڵێ ئەو هێزانە بەڵێ یەکێک ئەو هێزانە تورکیایەوە چێک ئەو هێزانە هینە بەڵام من وا ئەڵێم لە بەرنامەی با بڵێن تورکیا لەگەڵ هەرێمە ئەزمموی لەگەڵ هەرێمە ناڵێم لەگەڵ با بڵێن ڕۆژاوە لەگەڵ هەرێمە شتێکە ئەرێنیە یعنی ئیجابیە هیچ سلبی بەڵێ با بچینە سەر ئەمریکا لەوەی کە باسی و گەلە کۆمەی کە هەیە ئەمریکا ئەمڕۆ ڕقمێکی گەورەکەی لە ناوچەکە و بەرپرسایەتی سیاسی و سەربازی ناوچەکە لە دەستی ئەوایە ئەم هەموو گەلە کۆمێکە لەسەر ئێمەی کوردەبێ ئەی ئەمریکا چ ڕۆڵێکیەیە بە تایبەتی ئەم ئیدارە نوێی دۆناڵد ترامپ کە سیاستێکی جیاواز لەوانەیە لە سیاسەتی دیموکراتەکانی پێشوو کە ئۆباما ڕابەرایەتی کرپەی ڕەوبکە لە ناوچەکەدا بەڵێ ئەگەر باسی ئەمریکاکەین ئەبێ باسی دوو حکوومەتی جیاواز هەیە حکوومەتی ئۆباما قەنەعەتی وابوو مرکز گرنگە وەکو هەموو حکوومەتەکانی ئەمریکی دائیمەن لای ئەوان بەغدا تاران ئەنقەرا گرنگترە لە کورد بەڵام بۆ نمونەش حکوومەتی ئۆباما هەر بەشێ بووە من ئەتوانم بڵێم لەو موامەرەی کەوا لە عێراقا و یارمەتی دەری تەرەفی مرکزی شیعی بەغای داوە ئەوش ئەوە بوو لە هەموو مثلا حتا ئەمەی مووسڵ ئۆباما ئیتوانی بڵێ با ئیتفاقێکە بێ لە بین حکوومەتی کاک مەسعود زۆر داوای کرد بەڵام هەر نەبوو حتا ئەخیر حتا چینە ناو شەڕەکەەوە بێ ئەوەی هیچ دەستکەوتێک ئەو جیاوازیە چۆنە ئەو دوو جیاوازیە من ئەوەی ئەیبینم یعنی حکوومەتی ئۆباما هیچ مشکلەی نەبوو لەگەڵ ئێرانە هیچ مشکلەی نەبوو و ئومێدێکی زۆری هەبوو طبعا ئەمە هەڵە بوو بە عەبادی کە بەرژەوەندیەکانی ئەمریکا بپارێزێ لای ئۆباما حکوومەتی بەغدا لە هەولێر گرنگتر بوو لایەن یعنی بەڕاستی ئەمە با نمونێکش بدەم بۆ ئەوە کە حکوومەتی ئەرێمە ویست نەوت بفرۆشێ بۆ تورکیا 2 ساڵ بەلەیسا ئیدارەی ئۆباما بە تورکیا وت نەوتی هەرێم مەسەنە با ئەبێ لەگەڵ بەغدایە تەنسیق بکەن ئەمە بەس بۆ نمونێک نمونەی تر کە چوونە مووسڵ حکوومەتی ئۆباما زەختی لە کاک مەسعود بارزانی کرد بچێتە مووسڵ بێ ئەوەی هیچ گەرانتێک وەرگێ با ئیدارەی دۆناڵد ترامپ ئیدارەی دۆناڵد ترامپ لەبەر چەند هۆیەک زۆر جیاوازە بێت لە ئیدارەی ئۆباما یەکەم هەڵبەت بەرامبەر سیاسەتەکانی بەرامبەر بە کورد ئێمە بەستمانە بەڵێ آخر سیاسەتەکانیان بەرامبەر بە کورد بەشێکە لە سیاسەتیان سیاسەتێکی با بڵێن لە ئیتاری با بڵێن لە چوارچێوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە چوارچێوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە با بڵێن دۆناڵد ترامپ ئەڵێ ئێمە لەگەڵ ئەو وڵاتانەی کەوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن ئێمە یارمەتیانە دەین بەڵام ئەبێ پارەی
ئەو یارمەتی سەربازیانەی کە ئەیاندەی مەتەڵم بۆ دووەلی خەلیج یان بۆ تورکیا یان بۆ سووریا لە هەر کوێ بکەین ئەبێ پارەکەمان بدرێت ئەمە یان لەبەر کابرایەکی سەرمایەدارە بۆ عەقلێتەوە تەعاملەکە بەڵام ئەمە دێنە سەر مەسەلەیەکی تر بەڵام ئەڵێ ئێران بۆتە وڵاتێکی هێزێکی ئەقلیمی زۆر بەهێز و ئەڵێ ئەمە مەترسی جێگای مەترسیە بۆ بەرژەوەندەکانی ئێمە بە تایبەتی ئیسرائیل اینجا لەمەدا من ئەڵێم کە ڕەبتی بکەین بۆ کوردەوە لە ئیدارەی دۆناڵد ترامپ لۆبی ئیسرائیلی زۆر بەهێزە لۆبیەک دژ بە ئێرانن زۆر بەهێزە لۆبیەک کە دۆستی با بڵێن سەرکردایەتی کوردی ئەمڕۆن بە تایبەتی هەرێمی کوردستان کاک مەسعود و کاک بەرهەم و ئەو قیادانەی با بڵێن لە کوردستان زۆر بە ڕێزەوە سێریانەکەن چەند کەسێک لە ئیدارەی دۆناڵد ترامپ پەیوەندێکی زۆر بەهێزیانەیە لەگەڵ حکوومەتی بەڵام دکتۆر ببوورەیەکێ لەو ڕەخنانەی کە ڕوبەڕووی دۆناڵد ترامپ بوویەوە شعبی ئەمریکی ڕوبەڕووی کردەوە وتی هەموو سیاسەتەکانی ببوورە ڕوبەڕووی ئۆبامایان کردەوە سیاسەتەکانی بە ئاڕاستەی دەرەوەی ئەمریکایە سیاسەتی دەرەوەی بەهێزکرەوە ئەبێ ڕوو بکاتەوە ناوخۆ و باز لە کێشە و گرفت و خزمە گوزاریە ناوخۆیەکان کە و ترامپیش ئەو بەڵێنەی داوە یعنی پێدوانیە ئەمریکا لە ڕووی سیاسەتی دەرەوە هەندێک پاشەک شەکە و زەختە کەمەکاتەوە بۆ ناوخۆ و کوردیش لە نێو ئەمەدا هێواش ئەو ئومێد و خۆشببینی کە ئەی بینێت یعنی کەمە بێتەوە بەرامبەر بە ئەمریکا یعنی خۆی باوا بڵین تا ڕادێک ئەو سیاسەتی ئۆباما بەڕاستی پاشکردن بوو لە ڕۆژهەڵاتی ناوڕاستی دایە دەست ئێرانەوە وتی فەرم و حتا تەسریحێکی بەرەوەی بڕوا وتی با سعودیە و ئێران بزانن چۆن پێکەوە بژێن بۆچی یعنی ئەمە ئیشی ئێمە نییە قسەیەکێ وەکو تەسریحێکێ no boots on the ground یعنی هیتر لە مۆدا هیچ هێزدا نانێرین و فعلەن واش بەوە سووریا ئەوە عێراق تەسلیمی ئێرانی کرد بەڵام دۆناڵد ترامپ واناڵێ ئەڵێ ئێران جێگای مەترسیە لەبەر چەند هۆیەک یەکەم ئەم ئیتفاقەنەوەی ئۆبامە کردێتی لەگەڵیا ئەڵێ ئەمە لە جێگای مەترسیە بۆ ئێمە وەکو ئەمریکا و بۆ دۆستێکی زۆر تایبەتی ئێمە ئەوش ئیسرائیل لەبەرەوە تا ڕادێک دۆناڵد ترامپ دەست لە ڕۆژهەڵاتی ناوڕاست ناگرێ و لێدانی ئێران لە ئەجندای دۆناڵد ترامپە لەیرە گرنگی کوردێتە کایەوە ئایا کورد چێبێ من تۆزێ بەرئیستەوتم بەشێکی زۆری لەو با بڵێن وەزیرانەی کەوا لە ئیدارەی ئەمریکی و کاسانەی ڕاوێژکاری دۆناڵد ترامپن پەیوەندی تایبەتیان بە کوردایەوە یەکێک لەوانە زەڵمای زادە زەڵمای خەلیل زەڵمای زادا و چەندەها کەسی بەڵام ببوورە دکتۆر ئێمە ئەم پەیوەندیانە لە ئاستێکی کورتایە ئێمە کە کاتێ بڕوامانەوە بە هەر خۆشی باسی کرد ئەمریکا لەسەر بنەمای بەرژەوەندیەکانی مامەڵە بکە کیسنجەر لە ساڵی 75 دوای ئەوە کە لێە پرسنۆک و تۆش هێمات پێکرد ئەڵێ بۆ وات بە کورد کرد لە کتێبێکە خوێندومەتەوە ئەڵێ ئەو سیاسەتی ئێمە پەیڕۆمان کرد سیاسەتێکی نەئەخلاقی بوو بەرامبەر بە کورد ئەو قسە باوەی جۆرج واشنتنی ئەڵێ ئەمریکا تا سەر دوژمنایەتی لەگەڵ کەس نییە و دۆستایەتی نییە بەس بە بەرژەوەندیە ئەگەر ئەمریکایەک بە عەقڵێتێکی پراگماتیزمی و بەرژەوەندی خوازی مامەڵە بکە ئێمەی کورد بۆ ئەو نەخۆشببین بین بە ئیدارەیەکی تر یا چەند کەسێک نزیک بێ لە سەرکردەیەکی ئەمریکاوە وابزانین بەهەشتێ بۆ ئێمە دروستەکەەوە ئەو دەوڵەتی سەدان ساڵە خەوی پێوە بینین بۆمان چیەکە من لە هەمان بۆ چنەوە ئەڵێم لە بەرژەوەندی ئەمریکایە ئەمڕۆ و لە بەرژەوەندی ئیسرائیلە ئەم هەرێمەی لە کوردستانە بمێنێت ئەمە خەتی هەرێم بمێنێ بەڵام قسە لەسەر دەوڵەت ڕیفراندۆم قسە لەسەر سەربەخۆیی کێشەیەکی نییە یەکێک لەوانی کەوا نێزگن لە دۆناڵد ترامپ ناوی مایکل نایتسە لە واشنگتنە زۆر جار ئەو ڕۆژە تەسریحێکیدا وتی ئەم ئیدارەیە نێزکترین ئیدارە ئەبێ لە کورد ئەم ئیدارەی ئەمریکیە لەبەر دوو سەبەب یەکەم ئێمە بەکراوەی قساکەین بە ئاشکراوی قسە بکەین با بە سەراحەت بە ئیسرائیل تەنها وڵاتێکە حەزەکە وڵاتێکی سەربەخۆی کووردا بێ ئەمڕۆ ئەم ئیدارەیە ئیدارەی دۆناڵد ترامپ حەلیفێکی زۆر نێزیکی ئیسرائیلە لە هەمووی لەو ڕۆژانە باسەواکەن حتا سەفارەی ئیسرائیل لە تەلەبیبەوە ببەنە قودس هەر بۆ نموناڵێم پێت اینجا لەبەر ئەم خاڵە
سیاستیان بەرامبەر کورد زۆرە بێ ئەگەڕێمەوە ئەڵێم مایکل نایتس ئەمە یەکێکە لەوانی کەوا زۆر نێزگن لە دۆناڵد ترامپ وتی ئێمە وتی من خۆم کە نێزگم لە ترامپ زۆر باوەڕی بەوەیە کە کورد ئەبێ لە دوا ڕۆژە با بڵێن کیانێکی هەبێ بەڵام وتی ئێمە ناڵین ئەو کیانە ئایا کۆنفدرالیە بێ یان وڵاتێکی سەر بەڵام من دیسانەوە دێمەوە سەر ئەوە ئەمریکا و هێزە نێودەوڵەتیەکانیش ڕاستین بەڵام ئێمە دوجار دراوسەی کۆمەڵی هێزین لە جۆری نەیارەکانمانە ئێمە لە عێراقین خۆت باسی شیعە و عێراقی عەرەبی و دەسەڵاتی عەبادیت کرد لە لەولاوە ئێران لە ڕۆژەڵاتە لەملا تورکیایە لەولا سووریایە کە ئێستا بە شارەسە دەڵێ ئەو جۆرە فیدراڵی کە یەپەگەر ڕایگەیانەوە قبول نییەوەی نایاسەیە یعنی ئێمە لە ناو چوار نەیارابین ئەوە سیانی بەشەیان وازێ بێن ئەمەی باشووری کوردستان ئێمە چ خۆشببینی و دڵخۆشیەکمان بێ بۆی کە دانی نارەکانمان لێتیش بکەنەوە ئەمریکا ئەگەر پشتگیریشمان بکات یان بەڕاستی تەنها هێزێک ئەمڕۆ دژی ئەوەیە کوردستان فدرالیەکی بەهێز بمێنێت ئەوش بەغایە ئەو جاران بۆ بەها هێزێکی ئەساسی نییە بۆ ئێمە بەڵێ هێزێکی ئەساسیە بۆ کورد بەڵام کاکەی مامۆسای بەڕێز کە داعش هات بۆ با بڵێن مەخمور ئەمریکا وتی کوردستان هەولێر خەتی سوورە ئەمە ئەم هەرێمەی ئێمە ئێستا ئیتفاقەیەکی زۆری لەگەڵ ئیسرائیلەیە لەگەڵ نەوت هەیەی لەگەڵ تورکیا بۆ 50 ساڵ نەوت و غازەیە تورکیا بە هیچ جۆرێ دژی ئەوە نییە کە ئەم هەرێمە ببێتە دەوڵەت یان بەس بە شەرتێ بەرژەوەندیە نەتەوەیەکانیان بەنسبەتی ئاسایشی نەتەوەی تورکیا بپارێزێ ئەوان هیچ مشکلیان نابێنە لەیرە تەنها ئێرانە دژی ئەمەیە بەڵام ئەگەڕێمەوە ئەڵێم ئیدارەی دۆناڵد ترامپ خۆی چەند تەسریحێکی لە وەختی انتخابات ئەڵێ ئەمە فانز ئۆف کوردز ئەڵێ من زۆر معجبم بە کورد اینجا ئەگەڕێمەوە ناڵێم لەسەر ئەم تەسریحایی ئەم قسە خۆشانەی من ئەڵێم لە بەرژەوەندی ئەمریکایە لە بەرژەوەندی دۆستێکی نێزیکی ئەمریکای ئەوش ئیسرائیل کوردستان بەرەو دەوڵەت بڕوە بەڵام ئیدارەی دۆناڵد ترامپ یەکێکیان تایەتی کە زۆر نێزگەلەی مستەشارێتی بە ناوی سام یۆنۆ ئەو ڕۆژەوتی تقریبا لە 20 نۆڤەمبەر وتی 20 مانگی 11 وتی ئەمەی وتی ئێمە دژی ئەوە نابین حکوومەتی هەرێم ئەعلانی سربەخۆیی بکە بەڵام با ئەوە بە پرۆگرامێ بێت کە ئەو پرۆگرامە هاتە پێش ئێمە لەو کاتەدا قسەمان با من شتێکی دیکە بڵێ مامۆسایانی خۆت مامۆسا و توێژەرێکی بواری مێژوویت و شارەزایەکی باش تەیە لە مێژوو کورد و پەیوەندی نێودەوڵەتیەکانە یعنی پێدوانیە بەردەوام دوژمنەکان یا ببوورە بەردەوام هێزە گەورە و کاریگەرەکان بۆ بەرژەوەندەکانی خۆیان کۆمەڵی وعد و بەڵێن و خۆشببینیان بە کووردا و 2000 سەری لە بەتاڵیەوە دەرچۆ لەو سەرەوە یعنی ئەمەش ناچێتە سەر ئەوە بۆ ئەبێ ئەمە جیاواز بێ ئێمە ئەو هەموو بەڵێنە هەیە لە ئیتفاقی جەزایرەوە بیگرە هەتاوەکو ئێستا لە بەشداری کورد و ئیستیجابەی کوردەوە پرۆسی ئازادی لە عێراقا هەتا ئێستا عنی بۆ ئێستا ئەبێ ئەو نەخۆشببین بین وابزین هێزێکی گەورەی وەکو ئەمریکا کە کاتێ لەناو ئێمە لەناو کۆمەڵک ئاگر لە چواردەورمانایە ئەژین وابزین لەناو ئەم ئاگرە ڕزگارمانەکە طبعا ئەگەڕێنەوە ئەڵێم بەرژەوەندیە نەک خۆشەویستی چاوی کووردە بەرژەوەندی ئیدارەی لە استراتیجیی ئیدارەی ترامپ ئێران دوژمنی سەرەکیە نەک تورکیا پێویستی بە کووردە کاکە با ئەوەش بڵێم ئێستا ئەم ڕۆژاوایە ڕۆژاوای خۆمان کە ئەبێتە وڵات ئەبێتە فدرالیەت چی بینێکە دیمەشق لێ من ئەترافی پێ ناکەم ئەی چیەکە ئەبێ لەگەڵ هەرێمی کوردستانە منفەدەی جاران ئەویست کۆبانی و ئافرین بگرێ لەوێشەوە بۆکو بڵێ بگاتە ئاوی دەریای سپی بەحڵە بێت متۆسط ئەوە دەرعی فراتی تورکی ئەوەی بڕی باشە ڕۆژاوە چۆن نەتوانێ بژێ ڕۆژاوە وەختی کە توانێ بژێ پەیوەندیەکەی لەگەڵ هەرێمی کوردستان چاکەوە بکە ئەوش پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان چاکەوەکردن ئەبێتە هۆی ئەوەی ڕۆژاواش وەکو هەرێمی کوردستان منفەدێکی بۆ تورکیا ببێت ئەگەر زۆر وردی ناکەمەوە ئەگەر ئێمە بڵێن ئەم پەیوەندیایی نێوان کورد و ئەمریکا باشەوە ئەمریکا بڕیار بدا لەوەی کە پشگیریەوە کا سربەخۆیەک بۆ کورد دروست بکرێ بەڵام ئێمە ئەبینین بۆ خۆی لە ناو خۆی کوردستانە هیچێک لە هەرە گرفتە گەورەکان
نەبوونی وەکوڵێ شێواوی ماڵی کوردەوە نەخوێنەوەی هێزە سیاسیەکانە و ئەم پرۆژەیە زۆرجا بە پرۆژەی هێزێکی سیاسی و جۆرێک لە ڕیکلام خوێندنەوەی بۆ کرێ. ئایا ماڵی کورد بەم شێواوە بێ ئەتوانێت بڕوات داوای شتێک بکات کە ماڵەکەی بۆ ڕێک بخرێتەوە لە دەرەوەی خۆی نەتوانێت برا و کەس و کار و خوینەکانی یەک خۆیان ڕێک بخەنەوە؟ طبعا ئەمە جێگای زۆر وەکوڵێ مەترسیە وەزعی داخلی کوردی ئەمڕۆ پیادەی کوردی سەرکردایەتی کورد لێ وەکوڵێ پرسیار لەو مەسەلێ ئەمە هەیە لە هیچ جۆرێک دەوڵەتێکی وا لە بابڵین لە بیژینگەیەکی ئاوا دیژوار ئەوەنە دژمنتە بێ خۆتش لە ناوە ئەوەنە دابەشبی ماڵی کوردی ئەوە جێگای مەترسیە فعلا مەسلەی ئەعلانکردنی سربەخۆی پێویستی بە خوێندنەوەی هەموو کەسێکە و من لێرە ئەڵێم وەکو بڵێ بە شتێکت پێ بڵێم لە 1998 کورد لە 94ەوە چی لە 76ەوە حتا 98 هەر یەکتریان کوتە هەر برا کوژی بوو و بەڵام ئەمریکا بەرژەوەندیەکانی وای پێویست کرد لە 98 ئەجندایەکان هەبوو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کورد فاکتەرێ بێتیای چون هەردوو تەرەفی کوردیان بان کردە واشنگتن وتیان تەوقیعەکەن ئەوش پەیماننامەی واشنگتنە کە شەڕ براکوژی وستاوتەوە ئەمڕۆژ ئەمریکا فشارێکی زۆری ئەتوانێت بخاتە سەر هەموو هێزە کوردەکان ماڵی کوردی یەکلا بکات و ئین بکە بەڵام خۆش بینانە من ئەبینم ئێستا هەموو ئەطرافی کوردی بەرەو ئەوە ئەڕۆن بەرەو ئەوە ئەڕۆن کە ماڵی کوردی سەر لە نوێ بەڵامەوە من وەکو ئەڵێ بینەرانیش قەنەعەتیان هێناوە بە بەڕێزێک کە بۆ نمونە تەواو و ئەمە هێزەکان هینە بنەوە ئیرادەیەکی گشتیە باشە خۆ دەوڵەتداری پێویستی بە کۆمەڵە پایی ئەساس بەهێزەیە ئێستا ناڕزایەتێکی ناوخۆیە خەڵک برسیەتی ئەوە تا مای زستان خەریکە ئەچی هەنگاوانەی بەرەو ناوەڕاستی زستان خەڵک تا ئێستا زۆرێک لە خەڵک لیترێک نەوتی وەرنەگرتووە تا ئێستا کارەبای نیە یعنی ئەمانە کۆمەڵە پێداویستی حیاتیە پێدوانیە پێداویستی حیاتی و ژیانی خەڵک ئەساسی ڕەزامەندی خەڵک و ئیرادەی خەڵک لەسەر و هەموو شتێکەوە کە ئێستا لە کوردستانە هەموو ئەمانە زەوت کراوە نییە. مامۆستا ئارام ئەوەی جەناب تەڵێ هەمووی ڕاستە هەتا قسێکی فەرەنسی هەیە ئەڵێک پیاوێک فەقیر کە منداڵەکەی ئەمرێ لە برسە سروودی نیشتیمانی ناڵێ ئەوە لە برسە معنای حکوومەتەکە مەسئولە لی لەو کاتەدا فکری بەس ڕزقی منداڵەکەیەکە فعلا ئێمەش لەم ظروفەدا پای دەوڵەتمانەیە باوا بڵێم یعنی هەستێکی کوردی هەیە پێویستی حەزەکە کوردین بێ بەڵام ئێستا جۆرە ئەزمەیەکە لەبین شەقامی کوردی و لەبین سەرکردایەتی کوردی ئەوە هیچ گومانیتیانە بەڵام ئەمە حەلەکەی چییە بە ئەوە ئێمە ئیدارێکی تازە لە ئەمریکا دێ من ناڵێم وەکوونەوە تو هەشت دێن بە زۆر کوردینە مناڵێم ئەگەری هەیە بەڵام چێڵێم یعنی من لەم پەیامەوە ئەم وەکوڵی بۆچوونی خۆم وەکو ئینسانێکی ئەکادیمی ئەڵێم بەڕاستی حکوومەتی کاگنیچیروان ئیشێکی باشی کردووە چونکە هەرێم لە سفرەوە بوو ئەم وڵاتەی دانا بەڵام ئیستەغا هەڵەیەکی زۆرە کرێت حکوومەتەبابێ مەسەرەوە کاک بەرهەم هات تۆزێ خوێنی تازەی خستەناوی بەڵام لاچوو ئەمڕۆ حکوومەتی کوردستان پێویستی بە خوێنێکی تازەیە ئەبێ ئەم ئیدارەی حکوومەتە کاکە لە هەموو وڵاتەکان کە ئەزمەیەکە بێ نەکچە کوردستان ئێستا ئەزمەی ئابووری هەیە ئەزمەی خوێندنی باڵای خوێندنی هەیە ئەزمەی هەموو شتێکەیە دەوڵەت گەشتێتە ئەوە ئیتر دەوڵەتداری بەم شوێنە پێویستمان بە خوێنێکی تازەیە با کاک مەسعود با پارتی یەکێتریە بێ لە دوا ڕۆژە لە ئینتخاباتێکی تازە یان یەکێتی کەسێکی تازە خوێنێکی تازە ئیدارەی هەموو مێژووی سیاسی کورد خۆت شارەزای بواری مێژووی ئێمە بهێنین تاوتۆی بکەین هیچ کات کورد نەیتوانێت بۆ خۆی سەرۆت و سامانی کانزایی هەبێ وەکو نەوت و بینێرێتە دەرەوە بیفرۆشێ ئایا ئەم سەرۆت و سامان ئەم قەیرانە لە پای چییە لە کاتێکە کوردی بانگەشەی دەوڵەتداری و پشگیری نێودەوڵەتی بکە خۆی خاوەنی سەرمایەکی و ژێرخانێکی گەورەی ئابووریە ئەم ژێرخانە نادرێتەوە بە میلەتێک کە سەدان ساڵە قوربانی بۆ دات
یعنی ئایا بۆ خۆی ئەمە پایی دەوڵەتداری لەرزۆک ناکا کە ئابوووریە قۆرەخ بکرێت و نەدرێتەوە بە هاو نیشتیمانەکان يعني بعربي على الرجل المناسب في المكان المناسب هونيا بياي جونزاو لشوني جونزاونيا اما بيسمان بانجليزي لي اوفرول بمراجعه كليه هر او بياما كمن توزي بر استوتم حكومتي كي ترما بيستا كاكا لزور ولاطه يك وزير غلطي كاكا نك او غلطه قوراني كلا كردستان اتي استقاله منش كوكم لەگەڵ دکتۆر بەڵام ئەو سیاسیانەی تۆ باسییانەکەی تو کە دەوڵەت دروستکەن بۆ کورد ئەمڕۆ هەر ئەوانە نین ئەو هەڵانە ئەکەن و ئێمەش خۆش بینین بۆی کە دەوڵەتمان بۆ دروستکەن و ڕێفراندۆمان بۆ بکەن باوا بڵێن مامۆستای بەڕێز هەر ئەو هێزانن هەر حکوومەتی داهاتوش لەسەر شانی هەر ئەو هێزانە بێ ئێمە ئەڵێن با عملی بین با واقعی بین هەمان ئەو تەرەفانە با حکوومەتێکی تردا بنن بەس بە خوێنێکی تازە من ماوەی بەرنامەکەم تەواوی لەسەر هەردوو تەوەری بەرنامەکە بەشداری کورد لە شەڕی مووس و کورد لە استراتیژێتی نوێی ئەمریکادا نیو دەقەکات تەیەمێکە کۆتا قسەی خۆت بکەیت کورد هەڵەیەکی زۆری کردووە تاکو ئەمڕۆ یەکێک لەوانە با بڵێن ناکۆچی ناو ماڵی خۆی ئەبێ بە زووترین کات چاک بکە ئەو ئیدارەی ئەمڕۆ لە ئەمریکایە نێزیکترین ئیدارەیە لە ئیدارەی کوردی لە سەرکردایەتی کورد ئەتوانێت ئەم هەلە مێژووە بەکاربێنێ بەڵام یەکەم جار با ماڵی خۆی یەکات اینجا چکە ئەوان ئاگادارن لە هەموو ئەو زروفە ئەو وەزع ناخۆشەی ملەتی کورد ئەو با بڵێن ناکۆچی ناو ماڵی کورد ئەوان زۆر ئاگادارن لی بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر عوسمان عەلی مامۆسای زانکۆ و توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد و پەیوەندی نێو دەوڵەتەکان سوپاس بۆ ئامادەبوونت لەم دیدارەی کەناڵی ئاسمانی پەیام سپاس بۆ ئەو هەلەیەوە بەمتان بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیەتمە کۆتایی دیداری تایبەتی ئەم جارە تا دیدارێکی دیکە بەخوای گەورە و میرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایە